إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين. برابر رزقانم لا زنجيري آداب شرعي كان أمره إن شاء الله لخدمتي بريستانا باسي أدب أكين لقل زانياني إسلاما، أدب لقل زانيانا هلقراني أيامي إسلام يكيك لا قورترين لقكاني أدب لإسلاما، چونك زانيان وارثي پێغەمبەرە بەهۆی زانایانەوە دین ئەپارێزرێ. زانستی شەرعی زانایانی ئیسلام بڵاوێکەنەوە، لەبەرەوە ئەدەب لەگەڵ زانایانە زۆر زۆر گرنگە. مەکانەتی زانایانی ئیسلام لە قورئانی پیرۆزە و لە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار لە سوورەتی مجادلە یان مجادلە ئاەتی 11 فەرمێ: يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. خوای تعالی ئەوانەتان کە ئیمانیان هێناوە و ئەوانەتانیش کە زانستی شەرعیان پێبەخشراوە، خوای تعالی بە پلەیەلێکی زۆر بەرزتر لە خەڵکانی تر خوای پەروەردگار حسابیان لەگەڵاکە، یعنی پلەپایی ئەوان زۆر بەرزترە. لە سوورەتی فاترە ئاەتی 28 خوای تعالی ئەفەرمێ: إنما يخشى الله من عباده العلماء. ئەفەرمێ بەڕاستی تەنها زانایانن زۆر لەخوا ئەترسن، چونکە ئەوان خوا لە هەموو کەس زیاتر ئەناسن، بۆیە زۆر زۆر لێ ئەترسن. ئەنی ئەگەر خەڵکی تر ئاسایی لەخوا بترسێ، زانایان زۆر زیاتر لەخوا ئەترسن. لە سوورەتی زومەرە ئاەتی 9 خوای تعالی ئەفەرمێ: قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون. خوا بە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم: ئەی پێغەمبەری خوا، بە مسلمانان بڵێ ئایا کەسی زانا وەکو کەسی نەزان وایە؟ ئایا ئەوانەی کە ئەزانن وەکو ئەو کەسانەوان کە نازانن؟ لە سوورەتی ئالی عیمرانە ئاەتی 18 خوای تعالی زانایان و شایەتیدانی زانایان ئەخاتە پاڵ شایەتیدانی خۆی و مەلائیکەکانیش. ئەفەرمێ: شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم. خوای تعالی خۆی شایەتیەدا کە خۆی تاک و تەنیایە و هیچ کەسێک نییە شایستەی پەرستن بێ ئیلا ئەو نەبێ، و مەلائیکەکانیش لەگەڵ خوایە شایەتی ئەدەن و زانایانیش لەگەڵ مەلائیکەکانە شایەتی ئەدەن. لە حەدیثی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا ئەفەرمێ: هەر کەسێ ڕێگایەک بگرێتە بەر بۆ فێربوونی علم، خوای تعالی ئەو ڕێگایی بۆ ئاسانەکە تا ئیواتە بەهەشت. یعنی ئەوەنە علم و گەڕان بە دوای علما گرنگە. هەروەها ئەفەرمێ پێغەمبەران وەرەسەی پێغەمبەران لە پاشخۆیان هیچیان بەجێ نێڵاوە، میراتی و پارە و ئەمانەیان. پێغەمبەران علمیان بەجێڵاوە. هەر کەسێ لە علمی پێغەمبەران زیاتر بووە، لە میراتی پێغەمبەران زیاتری بردووە، بۆیە زانایان وارثی پێغەمبەران. العلماء ورثة الأنبياء. فەزڵی عالم بەسەر کەسێکی خواپەرستە بەڵام عالم نەبێ وەکو فەزڵی مانگ وایە وەسەر ئەستێرەکانە. ئەگەر ئینسان مرد لە پاش خۆی تەنها ئەم سێشتە بەجێ ئەمێنێ: یەکەم سەدەقەیەکی کردبێ، وەقفێکی کردبێ لە پێناوی خوا، بەردەوام خێرەکەی بۆی بڕوا، مزگەوتێکی دروست کرد، مستەشفایەکی دروست کردو، بەردەوام خێرەکەی بۆ ئێڕوا. علمێکی هەبوو بێ
خەڵکی فێر کرده بێ بەردەوام ئەو علما ئەگاتە خەڵکی تریش خێرەکەی بۆ ئەوە چێ یان کوڕێکی نەوەیەکی باشیە بێ دوعای خێری بۆ بکەن. هەروەها لە حەدیثە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ خوا چاکەیەکی پێ بوێ لە دینە شارەزایی ئەکا، یعنی ئەوانەی کە لە دینە شارەزان دیارە خوای تەعالە چاکەی بۆ ئەوان ئەوێ. لە حەدیثی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خوای تەعالە و مەلائیکەکانی خوا و ئەهلی ئاسمان و زەویش حتا مێروولە لەناو کونەکەیە حتا ماسی لەناو دەریایە هەموو ئەمانە دوعای خێر بۆ ئەهلی علمەکەن، لەبەرەوەی هەموو شتەکان ناسینی خوا، ناسینی مەلائیکە، حەڵاڵ حەرام، تەنانەت بە زەی هاتنەوە بە مێروولەیە بە ماسیە بە هەموو شتەکان عولەما خەڵک فێرەکەن، بۆیە هەموویان دوعای خێر بۆ عولەماکانەکە. ئەدەبمان لەگەڵ عولەما ئەوەیە کە ڕێزیان لێ بگرین و بە گەورەیان بزانین. عەبدوڵڵای کوڕی عەباس ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ لە سنەتی پێغەمبەر من السنة توقير العالم، لە سنەتی پێغەمبەرە ڕێزگرتن لە عالم. عەبدوڵڵای کوڕی مەسعودی سەحابە خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ لا يزال الناس بخير ما أخذوا العلم عن أكبرهم، بەردەوام خەڵک لە خێران حتا علم لە پیاوی گەورە وەربگرن، یعنی لە عالم وەریگرن. کاتێک خەڵک ئەکەونە شەڕ کرد مناڵ و مەزم فتوا بۆ خەڵک بدە. ڕێزگرتن بەرامبەریان بەوە ئەبێ لە بەردەمیانە دەنگ نزم کەیتەوە، یعنی دەنگ بەسەر دەنگیانە بەرز نەکەیتەوە، بە جوانی قسەیان لەگەڵا بکرێ، پێشیان نەکەوی لە کاتی فتوادانە. سەجاری وایە تۆ لە مەجلیسێکە یەکێ پرسیارت لێکە جارێکان تۆ یەک کەلیمەت نەوتە دە کەس نەیراوە جواب بدات، نانەوانیە. جارێکان مامۆستا کەلیمەی قسەی نەکرد. ئەمە ڕۆژی جمعەی پێشوو ئاوا بوون مەجلیسەکە دانیشتوین، کابرایەک لە ئاتە ژوورە پرسیاری کرد، هێشتا من کەلیمەیەکم نەوت 8 کەس جوابی داوە، 8. ئیتر من هیچم نەوت. کابراوتی مامۆستا هیچ نایڵێ، وتم ماشاءڵڵا مفتی زۆرە و هەمووشیان وتیان نا. جوابی پرسیارەکەی توش بەڵێ، من ئەگەر بڵێم بەڵێ پشتیانەکەونە درۆ، مەجبور بێدەنگ بموتەوە. گشتی مفتیە قساک. گومانی باشمان دائیمەن ئەبێ بە مامۆستاکانمان هەبێ، یعنی دائیمەن ئەبێ ئێمە گومانی باش بە مامۆستاکانی خۆمان ببین، نابێ گومانی خراپیان پێ ببین، نابێ هەر لە خۆمانەوە یعنی بە دوای ئەوە بگەڕین عیب و عارێکیان دەرکەوێت. ئیمامی ئەحمەد ئەفەرمێ لە ئەوە گەڕاوێتەوە، ئیبن عەساکر ئەیگەڕێتەوەمان، ئەفەرمێ گۆشتی زانایان ژەهراویە. لە چیوە ئەم قساکە؟ غەیبەتکردن خوای تەعالە لە قورئانە بەوە ناوێ باڵێوەکەوە وایە گۆشتی کابرا بخۆی، کاتێ تۆ غەیبەت یەکێ ناکەی وەکەوە تا گۆشتی بخۆی. جا غەیبەتی عالم وەک ئەوە نییە تەنها گۆشتەکەشی بخۆی، گۆشتێکیش ئەخۆی گۆشتەکە یەکسەر ئەتکوژێ، ژەهراویە یەکسەر ئەتکوژێ. بۆیە زۆر خەتەرە غەیبەتی عالم یا گومانی خراپ بە عالم بۆی. سوفیانی ثەوری ئەفەرمێ هەر کەسێکتان بینی قسەی بە عولەما کرد ئەوە بزانن ئەو کەسە دینی نوقسانە، ئەبێ ئاگاتان لێ بێ و ئیتر یعنی وەکو بڵێ خەتی سوور بدەنە دەوریە. هەر کەسێکتان بینی جورئەتی کرد قسەی بە عولەما کرد، ئەگەر عولەما غەڵەتێکیان کرد ئەبێ خەڵک عوزریان بۆ بێنێتەوە، چونکە عولەماش مرۆڤن قابلن بەوەی غەڵەت بکەن. هەتا کوردی کورد خۆمان ئەڵێ مەلایش غەڵەتەکە، طبعا ئەم قسە زۆر علمیە، مەلاش غەڵەتەکە. جاری وایە مەلا چەند عالمیش بێ قابلە بەوەی غەڵەت بکە. بۆیە بە ئەدەبەوە ئەگەر غەڵەتیشیان کرد غەڵەتە قسەکانیان وەرناگرین، بەڵام ئەدەبشمان هەر بەرامبەریان ئەبێ. دوعا بۆ کردنیان زۆر ضرورە ئێمە دائیمەن دوعا بۆ مامۆسایانمان بکەین، چونکە ئەگەر زاناکان خوا نەخواست لار ببنەوە ئیتر زۆر خەتەرە. ڕۆژێکیان لە لای عالمێکە مناڵێک پێی خلسکا خەریک بوو بکەوێ، ئەمیش وتی ئاگات لە خۆت بێ کوڕما، وتی مامۆسا مشکلە نییە من بکەوم، عالم بکەوێ خراپ. وتی مشکلە نییە من پێم بخلسکێ، بەڵام ئێوە پێکتان بخلسکێ ئومەتێ پێ خلسکێ. جاوایە بالفعل. بۆیە دوعا بۆ عولەماکانمان بکەین، دائیمەنیش بە باشە لە ناو خەڵکە باسییان بکەین و دیفاعیشیان لێ بکەین. من زۆر سەیرم تێکاتی لە مەجلیسێکە دانشی باسی عالمێ بکرێ ئیتر گشتی قسەی پێ بکە، یعنی وەکو بڵێ خۆشە قسە بە عالم بکەی. هەنێک کەسیش هەر حەزەکە قسە بە عولەما بکرێ لەبەر ئەوەی عیبەکانی وەکو چۆن بڵێ ئەگەر بوتری عالمێک وای کرد تبڵێ وای حەقی چێکە مادام مەلای کردی تر منش بیکەم اعتیادیە.
يعني حزك قسبة ملاكان بكري قسبة علماء بكري بو اوي الري خوشكري بيه تركس لومي او نكا هل بر او خوي تعالى گۆشتی علەمای ژەهراوی کردو چونکە ئەگەر خوانە خواست علەما بەکەم سیر بکرێن ئیتر حیا نامێنێن لەناو خەڵکا بەڕاستی ئەمجا ئەدەبیشمان هەبێ کاتێ علەما جیاوازیەکمان هەبوو لەگەڵ عالمە نابێ گاڵتەیان پێ بکەین نابێت لە پلەپایان کەم بکەینەوە حتا نابێت هەوڵ ئەگەر مەسەن نوقسانی عالمێک باسکەیان نابێ ئێمەش بڵاوی کەینەوە چونکە زۆر خەتەرە وەکو وتراوە ئەڵێت دوو چین هەیە ئەگەر بفەوتێن ئیتر هەموو خەڵکە فەوتێ کاربەدەست و زانا ئەو دوو چینە شکێنرایەوە یان خراپ بوون ئیتر هەموو ملەتیاچی ئێمە کاربەدەستانمان ماشاء الله هەرزوو فەوتیانە جا ئەگەر زاناکانیشمان بفەوتێن ئەوە ئیتر قڕ بەسەری ملت خوا پەنامان بدە داواکارم لە خوای پەروەردگار بخاتن ناوجوانەکانی خۆی هیدایەتمان بدە و دامەزراومان بکە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين